سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی دیکەی ئستاتیکادا هاتمەوە خزمەتان. هەمیشە هەوڵماوە کە سەماندوو ناسەکان ئەو کەسانەی کە لە ڕابردوودا هەوڵ و کاریان کردووە بۆ خزمەتکردن بە کللتور و ڕسەنایەتی گەلی کوردستان لەم بەرنامەدا بە ئێوەی بەڕێزی دووبارە ئاشناکەینەوە بینە سەر شاشەکان و بینە نێو ماڵەکانتانەوە. ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندێکی ماندوو لە ڕابردوودا کە مامۆستا سەلاح مەجیدە لە کاری هونەریدا خۆیقاڵ کردوێتەوە و خزمەتی بە تەواوی گەلی کوردستان و بە تایبەت کاری هونەری کردووە. مامۆستای پایەدار، سپاس بۆ جەنابەت کە هەمیشە هەوڵ داوە لە ڕێی کارەکەتەوە لە ڕێی هونەرەکەتەوە خزمەت بە کورد و کوردستان بکەیت. من سپاس دەکەم کە دەرگات بۆ ئاوەڵا کردوین و بتوانین لەم بەرنامەدا بچینە نێو وێزگەکانی تەمەنی جەنابتانەوە. پێشەکی بەخێر بێن سەرچاوم زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی. طبعاً بۆ ئەمە سەرکردنەوەیە ئێوەش وەکو کەسێکی ماندوو کە ئەوەشی کایبین خەڵک وەکو من نابێن، تۆ زۆر کەمترە بین یان ئەوانەی لە پشتی کامێرەوانە. سپاسیان ناکەم، من دەستخۆشییان لێ یەکەم. هەر کاتێک توانی بێتم جوابی هەموو وەڵامێکم هەبوو دایمە. مامۆستا پێم باشە بچمە نێو وێزگەکانی تەمەنی ڕابردووی جەنابتانەوە. هەمومان ڕابردوو یەکمان هەیە. ڕابردووەکە پێک هاتووە لە بەرکەوتنێکی یادگەی منداڵیمان. ئێمە لەوانەیە لێرە و لەوێ تەنها بەڕێستمان لە کارە هونەریەکان دابینی بێتەوە، لە چاوپێکەوتنەکان دابینی بێتەوە، بەڵام دیوێکی شاراوە هەیە کە وێزگەکانی منداڵیە. دەمەوێت بپرسم منداڵی چۆن تێپەڕاندووە و قۆناغەکانی منداڵی چۆن بوون؟ بەڵێ دیارە من لە مناڵیمەوە کە ئەو کە فام کردوێتەوە کە چوومە یەشی سەرەتایی من لە مەکتەب، دوایەوە توانی بڵێ شتێکم فکرە تێکەڵ بە مناڵی ترەبی و زیاترە شتە ناو خەڵکە و مناڵی تر و ئەگەر هەر لە ماڵەوە بی تۆزێک فەرقی زۆرە. دیارە منیش وەکو مناڵێکی کە هەمووان نەزانین مناڵی مان بینیوە، من زۆرم پێخۆش بوو کە باوکم برمی بۆ قوتابخانە چوومەیشی سەرەتایی لێرەوە وردە وردە بڕۆینە سەرەوە بە کورتی نەکەینەوە. باشە. دوایەوەی کە من ساڵێک بەردەوام بووم کە بەردەوام بووم بۆ ساڵی دووەم دیسە، بەڵام ساڵی یەکەمەوە باش بوو، دەرەجەیەکی باشمە بوو وەکو یەکەم ساڵ یەکەمی سنف دەرچووم. دوم ساڵیش دیسانوە لە عینی مەکتەب لە قوتابخانەی کانسکان، هەر لە کانسکان بۆ قوتابخانەکە نزیشی ماڵی خۆمان بوو. ئێمە جێگای دوواسکەکەەوە حەوشەی ئێمە بوو ئەو کاتە. بەڵێ ئەو کاتە تەبەن جادەی هاتە بەر دەم و خانۆکەمان بەر جادەکەەوە نیوەی کرا بەو جێگای دوواسکە لە ئاخیری شاوی تریشی بەرکەونیەوە تۆزێکی مایەوەی ساش دوکان و کەبابخانەیە ئێمە بۆ مێژوو باسەکەم. کانسکان یادگاری جەنابتی تایە، یادگاری منداڵی باپیرەشم لێوە لەدایک بووە، باپیرەی باوکیشم لێوە لەدایک بووە. یعنی ئەگەر بڵێم سەرەتایی کانێسکان باپیرە گەورەی باوکی من لێو بووە. لە عینی قوتابخانە دیسانەوە بۆ ساڵی دووەم چوونیۆمانە چاومان بە یەکتری کەوتو لەگە مناڵەکان زۆر خۆشحاڵ بووم بەڕام. لە ڕۆژانی دەرزوتنەوەمانە ڕۆژێک لە ئەخیری ساڵی دووەم بوو، گۆرانیەگە وترا لانکۆڵێ بەدەنگی خەلیل سەدیقی، تەبانەوە هی ئەو بوو گۆرانەکە ئەوە شتونچە خوافوویکە لە 64 ئەمری خوای کرد خۆی، بەڵام گۆرانەکەی هێرمەوە. چەند گۆرانی چیە هونەرمەندێ بوو بەڕاستی، یعنی ئەگە بەردەوام بواە
قەناعەتی بێت لە کەس لە شیفێکی بۆ خۆی تۆمارەکە زۆر عجیب بوو. بەڵێ هەمومان نێزانین جۆمان لە دەنگی بووە. ئەمیش ئەو گۆرانیم وەکو شتێک لەبەر کرد بوو لە ڕادیۆی کرماشانەوە، ڕادیۆی سنعفوو، لە ڕادیۆی سنەوە جۆم لێ بوو، یعنی ئەمە ڕادیۆمان نەبوو لەبەرم کردەوە خۆسا تەجیل و شتیوان نەبوو، یان بڵێ تۆماریکەی یان وەکو ئێستا هێڵیتەوە لای شتێک نەبوو، ئیلا ڕادیۆیە بوو لە هەر ماڵێکا بووە هەیە لەوانەیە بە 4 ماڵ 5 ماڵ یەک ڕادیۆی تیا بووە لەگە ڕێژێکە ئاوا بوو. منی بەڕاستی چونکە باوکم چاخانەی هەبوو لە کانێسکان دایمەن ڕادیۆمان هەبوو. لە چاخانەشان ڕۆحێتێکی ڕەسەنایەتی هەیە بە چاخانەکە کە ڕادیۆ هەبووە دەنگێکی ڕەسەن هەبووە. لە کانێسکانە معسکەر بوو، کانێسکان معسکەر بوو، چاخانەی زۆر تیا بوو، چەند چاخانەیەکی تیا بوو. بەڕاستی ئێستا ژێتەوە یادم چێ و چێ بوون مەسەلەوانە هیچ شێو خاوەنەکانی شێ بوون. ئەو گۆرانیم لەبەر کرده بوو ئەویش یەک کۆپلەیەک و لەگەڵ سەربەستی گۆرانێکە بڵین پێششی ئاوازەکە لە سنفەکەی ئامود پێشەوەی مامۆستا بێت تۆزێکی ما بوو بێت جەرەز لێی هەموو چوینە ژۆمیش ئەوەم وت وەڵا هاتە ژوورە وتیەوە چێ بۆ گۆرانی و میش نەمێرا قسە بۆ خۆی سەر لیانە خۆم بەڵێ وتی ڕاستم پێ بڵێن ئەو کەسەی ئەوەی وتووە بێتە دەرەوە لێوات چی بڵێ بۆ یەکەم میش تۆزی ئاوان بوومەوە وتیان وڵا کاک سەڵام وتیان سەڵا بوو وتی ئاوەرە دەرەوە تۆ تەڵەبەیەکی زیرەکی بۆچی ڕاز ناڕۆ بۆ نایتە دەرەوە ئێوتە مامۆستا وەڵی بەڕاستی ترسامتم لەوانێ لیان بخۆم لەسەرەوە دەنگە دەنگە وتی نابعاکسەوە ئەوەی وتێ من ئەوە وتی ئەوە خواردنی مێشکە جوان وتی ئەوە زۆرم پێ خۆردووە ئادەی بۆ مام بڵێرەوە جوانە تۆزێ خۆم من کردەوە نییە بەڕاستی شەرمەکەی سترێسی شەبی مامۆستاتە و لە خۆ گەورەترەوە ناو مناڵەکان نییەوە زۆرم شەرم کرد بەڕاستی منیش بۆم وتەوە باچی شوێوە بوو یەقنایی کردم بۆم وتەوە وتی ئەبێت تۆ هەموو بەیانێک هاتم ناو دەرچەوە ئەو گۆرانیمان بۆ ینی بەڕاستی زۆربەی کات زۆربەی ڕۆژکە هاتە ژوورەوە یاڵە سەلاش لان کۆڵەکەمان بۆ تەشجیعی ئەو بەڕاستی جوم زیاتر لە ڕادیۆ کرد بۆەوەی گۆرانی تر فێر بوو هەروار بوو بەڕاستی زۆر گۆرانی فێر باشە مامۆستا وانەیەک هەبوو لە ڕابردوو داوانەی کۆتایی زۆر جایا وەرزش بوو یا سرود بوو جاران هەبوو من مەبەستم لە قوتابخانەکاندا ئەمە هەبوو وانە چۆن لە سەردەمی ئەوەشدا هەبوو ئەمە تەحیا لەمە بوو دایما ئەو گۆرانیان پێوتین کاتی عالەمەکان بەرزە کردەوە هەموو ڕیزە بوون و وەکو تعدادی عسکەری تەڵەبە هەر وا بوو وەکوستان نییە ئێستا نازانم من نایبینم بەو شێوەیە بەس بە کەمی هەیە زۆر کەم بەس ئەو کاتە بەڕاستی چونکە زەبت و ڕەبتێکە بوو ڕاست تۆزێ احترامیش ئیجباریش بوو هەندێک جار ئیجباری بوو ئەوە ئەکرا خەڵکی زۆر کراوە نەبوو ڕاستە بە شێوەیەک سرود دەوترا ئەی وەتەن مەفتونی تۆم و شێوەتم بیرکەوتەوە بەڵێ جاوە خۆشم بە دەنگ تەجیلم کرد لە کەرکووک بەڵام یەک جار لێیان نایتت نەما هەر لەوێش تۆمارم کرد بەڵێ مامۆستا کەواتە هەر شتێک کە بۆنی کوردایەتی لێ بەهاتایە سانسۆرەکرا لەو کاتەدا ملیۆن وانە ئەبوای بە فلتەری نایسا من کە هاتمە سەر ئەوە شتێکی بۆ بازەکەم لەو باریەوە بەڵام وەکو مناڵی کۆم ئەیتر وردە وردە ساڵانی ڕۆژوات وەمانەمیش تقریبە حەزم لە ئیشکرد نەکرد بەڕاستی شەشی ابتیدایی تەواو
بۆ یەکی متەوەستە چوومەش مەکتەبی شەو بەڵێ بۆی بە ڕۆژ ئیش بکەم شکەی بە شەوی ینی مەسەلەمانەوەت نەبوو لە مەکتەبە بەس لەبەر ئیشەکە ڕۆشتیتە مەکتەبیش بەس دەوەمە بەزای لەبەرەوە قوتابێکی زیرە بوو حەزم لە خوێندنەکە کرد بەڵێ بەڵام حەزیشم لە ئیشەکە کرد ئیشی چیتە کرد چاخانەکە نەوەڵات لە پێشە شاگری داتا چێبووم بەرامبەر ماڵی خۆمانەوە وەستا هەمەی داتاش هەرێک بەرامبەر ماڵی خۆمان بوو یعنی دارتاشی کرد جان فێری دارتاشیش بوویت فێری دەلاکیش بوو دەلاکی دوایەوە بووم بە شاگری دەلاک ماوەیەک و داست لای کاک ڕەحیمە بۆ ڕەحیمیا حەپڵنەیان پێ دەلاک بوو خۆی لە پێشە لە کانسکان بوو دوایی هاتە ئێرام جادەی مەولەوی پێتر هەر لەو کاتانەیە بوو من چوومە مەکتەبی شەو دەستم کرد بەو ئیشانە لەش ساغبی بەڵێ ئایتر بمزانێ چی شێک تۆزێک دەراقەتیم ئەچوون بۆ ئەستاکەمەوە و هەر دەوروپسی ماڵی خۆمان ینی کانسکان ئەموو منەوەی شە بکەم وەرە سەڵاوەڕە باوکمێنە ناسیێم و ئارەفەکیان بوو شتێکی ئەوە نەبوو جاران بڵێ پارێش مادەت لاگرنگ بێت دەفلز بوویان ڕاست بەدەم لەوەش حەزەکەی فێری میهنەیەک بی توانایەکەتەوێوانی من هیچم نە فێری مێنەکە بێ باوکو دایک بەڵام باشی من بەڕاستی ئەمە پێش هەفتاکان بوو کە کردت چەند پێش هەفتاکان بوو ساڵی هەفتاکە وەرە زۆر پێشتر زۆر پێش ماشە شەستیش نا ئەها ئەرەوەڵا 58 و ئەوە لەش ساغ بیت ئەی تەنها دارتاشی و سەرتاشیت کرد چاخانەشی کرد ئەوە چاخانە باوکم چاخانەیە بوو دایما چوومە لای باشە چاچێتی مەزانی وەشم کرد بەڵام دوایەوە من ئیش دەسمای ئیشی بەنایی بەڵێ یعنی لەگەڵ وەستایەکە وەستا ڕەحیمی ناو بوو زاوای خۆشم بوو بەڵێ لەگەڵ ئاوتی بۆ نایی لە منیشکەی ئەوە چێ داتاچووی نازانم چێمان ئەوەشە سنعاتە بەڵام ئەمەیم باشترە بەڵێ فێربی باشتر بۆ خۆ باش چوومە لایە و ماوەیەکی زۆر کەم تقریبە تەمەنم 14 ساڵ 13 بۆ 14 ساڵ فێری شەکە بووم باش هەر بە مەزبووتی ینی نەک بڵێم هیچی لێ نازانانی ئەتە بەجیانێش ینی ئەو بڕوایان پێتە بوو خوا لێ خۆش بێ بەجێش بەڵێکاری هەمووی لە بەدەستما بوو ایشمانە ئەی مناڵی چی لێ کرد من کاتا ئەو شتم بۆ باس کردی مناڵی ئەوە هیچ ئێمە هەمومان نەیزانی کە هەڵماتێن هەبوو چاڵچاڵێن هەبوو شەڕەبەرد هەبوو هەڵژێڕانەوە هەبوو شەڕەبەردی شەبوو شەڕەبەردەی چۆن بە قۆچەقانی بەڵێ ئەوە ناکراوە ئەوە بەشی مناڵی بوو بەڕاستی ئەوانت کرد ئای چۆن کردت هەمووی یعنی خۆشیان شکان سەری جا مناڵی ئەوسا زۆریان ئێستا ناوێن سەریان سفرکەن وانە هەمووی پەڵێ هەمووی پەڵێ بەس من ئەو پەڵەی پێوەی سا زۆر بێرم باشە مامەستا لەگەڵ چ گەڕێکێکایەوە شەڕەبەرتانە کرد شێخان و کانێسکان شێخان و کانسکان شێخان لە سەروێمەوە بەڵێ ئەم شێخانە نەک شێخانی ئەولا ئەم شێخانی ئاسە پشتی مزگەوتی گەورە بەڵێ 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 ئەخە شێخانی کەژەیە لە کارەزەوە شک ئەو کۆن ئەوە تازەیە بەڵێ بەڵێ ئاگدار ئەوە لەبەرەوە ماڵی شێخای چۆسەوانە شێخان بەڵێ بەڵێ ئەجین شێخانی ئەستی شێ مەحموو پشت مزگەوتی گەورەیە کاکە ئەحمەی شێخ و شێخار وەمان هەیە مزگەوتی گەورە و پشتی مزگەوتی گەورە ئەوە شێخانە ئەستی ماڵە شێخەکانیش لێ هەبوو باشە شەڕەبەر دەکە شەڕەبەرمانەکەێت بەرامبەر ئەوانە هاتن یان جاریوا بوو ئێمە چوینە سەریان ئەمانە هەبوو بەڕاستی خۆش بوو هێز لە دەست کامتان نبوو جان ئەوان بەهێزبوونیایەوە وەڵی جاریوا بوو ئێمە دۆڕان ڕامانە کرد دامانەکە جاریوا بوو ئەوانڕێ باشە من عجیبی شتێکم لێت باوکوداکی ئەوسا
چۆن غیرەتیانەکە مناڵەکانیان بڕۆن شەڕەبەردکەن ئاگای لێ نەبوو باوکی تۆ لە هیچ بوو کاکەیان باوکی من لە هیچ بوو بەڵێ دایکیش لە ماڵەوە یان خەریکی جەژنە خەریت ئەو کاتە خۆ دەری کابراوتی نەگە سالا بوو کەری بوو 4-5 ماڵ خەڵک میوان هات ئەو کاتە میوان هەبووە هاتن مەسە لە دەرەوەی شار هاتنە شار یان لە کەرکووکەوە هاتن ناسیاویان لە هەڵەبجەوە هاتن شەو لێوێمانەوە ئەو میوانداری ئەوانەیە کە چێشتی بۆ لێنان زایدەنەوەی مناڵی هەبوو خزمەتی مناڵەکەیەکێت دایک ئاوا بوو لە ماڵەوە لە پڕێکا 4-5 مناڵ یەکیانە گرت و دەستیان نەکرد بۆ ئیشانە باشە دالاسی کت هەبوو دالاسی شەبوو هەبوو زۆریش من بە حیاتم نەنگوتۆ بەدەست نەتگرتەوە بەدەست جازم لە کوشتن ناکە کوشتن منیش ئەوم هەبوو من لە تەمەنمان نەمتوانێت هیچ شتێک بژم مەسەلە ڕیایی نەبێت زیادە ڕێوی نەبێ بڵێن ئەوە پێ مبالەغەکەین بە خۆمانەوە بەڵام واقعەن دەستم نەچۆتە شتان وانی بەس قسە لەسەر یادگاریەکەیە ئەمە نەبوونی ئەو یاریە جوانانە بوون کە لە ئێستەیە هەیە بەدیلی خراپترشن و نازانم کۆمپیوتەر بوو فەیسبوک و وەیلاخری ڕاستکاتۆتە پێشەوە بە تەدریجی تەوانات ڕاستە بێگومان ئەم شتان هاتووە ئەمانە هیچی نەبوو دوای لە جیلیە ماشتیوە هەر نەبوو ئەستەن شتێک هاوڕەکانی سێڕچێن و بەڵێ سێڕسیان کردوتە ئای چۆن دێ باشە ئارەوەڵاوانەمە کرد لەگەر ڕەفیقەکانم یان مەسەر پیاوی گەڕک هەریشیان نەبووە ئاسدا نیشتن نۆڕستکێنیانەکەی نۆڕستیان مناڵیش بە چوار دەوریانەوە سەیرەکەی نمزان چۆن یاریەکە ئەوەشمان نەبوو کاکەکە چون خواخوامان بوو دوو پیاوی بە تەمەنداینشە و ئەوە وای لات تەجۆلی 63مانە هاتە پێشەوە دۆمینە شاتە ناو ڕاستە نانی لە ماڵەکان دۆمینە و تاوڵە و ئەکرا چونچە کەس نێوێرا بچێتە بازارمان تەجۆل بوو کەس نێوێرا بچێتە دەرەوە دانیشتن معلوم لەبەر دەرگاکەیان 3-4 ماڵ پیاوەکان بڵێن هاتن دانیشتن نۆڕستکێنیانەکە بەس مامۆستا ئەمە ئێستا ئێمە تەنها باسی یاریەکە ئەەکەین وانە بەس خاڵێکی گرنگتر هەبوو کە پەیوەندی کۆمەڵایەتی بوو ئەم یاریانە پەیوەندی کۆمەڵایەتیشی بەهێزتر دەکرد لێک تێگەشتنی دروست دەکرد بەهێزتریە کرد بێگومان سترێسی دەرونی لا و ڕەخۆقینەی ئەشۆردەوە زۆر ڕاست ئەم یاریانە ئەمە یەکێک بوو لە هۆکارەکان کە کۆ ببیتەوە و یاریەکیشکەی تەبایشی لە گەڕەکەیە دروستە کرد کەس فکری لەوە ناکردەوە چینە و قین و ئەوە ئەم دەرودراوسەیە هەمووی ڕۆحان بەسەرێکەوە ڕاست تەسەور کە من دوو ماڵ لە پشمانەوە بوون یەکیان ماڵی پورم بوو یەکیان ماڵی خزمێکی باوکم بوو بەڵێ یەکیان ماڵی خەزوری حەمەجەزای ڕەحمەتی بوو کا هەمە ساڵە بەڵێ بەڵێ جاوە پورمان بوار وەکو پور بەڵێ بەڵێ خەسوو بەڵێ یعنی جاری وا بوو شتی خۆشیان دروزەکەێک و سەلاح و یوسفم بۆ بنێرەم دی و ئەمیوارەیە خواردنیەکمان هەیە کاگیسف برات بوو بەڵێ 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 هەردووکمانە چوون یان بادینی برام مناڵ زۆر مناڵ بوو ئەو هەستە چۆن بوو لە لاتان لە خۆی ئەستان شتی وا هەر دروست نابێتەوە ئێستاش فکری لەیەکەم وەڵام و خەڵکت سوبر ڕۆحەتێکی پاشێ بوو جوانترین کەس بوونەوانە لە دنیای ئەوە دی بێتم کاسە هاوسەیەش هەبوو وانە بەڵێ بەڵێ یعنی ئەو قەنەعەتی نەکرد شتەکە بۆ بنێرێ ئەو با خۆیان بێن با خۆیان بێن لێرە نانەکەیان بخۆن نەوەی ئەرکەکەش نەخەنە سەدایک و وەشتۆ حاجەت بەدەل لەوەژ مشتاق بوو بەوەی مناڵەکان ببینە ئەی تەبا وانە چونچە خۆشیان مناڵێن نەمەوسە لە بێکی سێشوە مناڵێنە بۆ کوێمە تەمەنی ئێمە پیان خۆش بوو خۆشیان و مناڵەکانیش خۆیان زیاتر تەوان نێمان وەکو دراوسەیەک وەکو مناڵی خۆیان سەیرانەکەی و ئێمە شەر وا بوون یعنی کە گەورە بووین کەسمان ناناسی لاو ماڵە نەبکە لە تەنشیان جارێک نانی خواتەوە بەڵێ ینی ئەو کۆمەڵایەتێک کە دروزە بوو زیاتر
لەوە بوو کە هاتوچۆ زۆر ڕاست مامۆستا ئێمە ئێستا لە سنتەری ڕۆشنبیری سەرا دانیشتوین لێرین لە پشتمانەوە وێنەی چەندین کەسایەتی تایە کە خزمەتیان بە کورد و کوردستان کردووە هەر یەکە و لە ڕوانگە و سۆنگەیەکەوە کاریان کردووە لەگەڵ کام لەم وێنانەدا بەرکەوتنت هەبوو هاوڕێت ئەمانت بوو وڵای خۆ من پێشەشی پێشەوەی کە دانیشتەکە بکەین وتم ئەمانە هەمووی بیرەوەری لەگە منە هەیە با ئەم جەماعەتە بە تایبەت لە مامۆسا ماملیەوە بۆ حەسەن زیرێک بۆ جەلاسایی بۆ قادر زیرەک قادر زیرەک بەڵێ بۆ کە هەمە ساڵە کاک ڕەفیق چالاک هەمەی نێرگات یعنی هەموویان بەڵێ هەمووی هەر یەکە و بەڕاستی بیرەوەریشی هەیە لە دڵی منە لە دڵی من چونچێ تقریبە تێکەلیمان بووە من لەگە حەسەن زیرێک و مامۆسا ماملێوەکو دوور دیم چوومەتە ماڵی مامۆستا ماملێ بەس بەرهەمەکانتان گەشتووەتە لای یەکتر من ئاوازی ئەویشم ئاوازی ماملێشم و تۆوە ینی کە خۆی نەیوتووە ئاوازەکە خۆی نەوتووە شەوانی شوانی جوانە لە مانگە شەو باشە ئەم فەقەرەیە هەڵەگرین بۆ بەشی دووەم تاوان بەس وەکو بەرکەوتنەکەی ڕەفاقەت و پەیوەندی کە هەتبوو بێ لەگەڵیانە ئەوەی زۆر هەمبوو بێ بڵێ هەمەی نێرگز بوو لەگەڵ مامۆستا هەمەی نێرگز بەڵام بۆ بەشی مناڵی ینی زۆر مناڵی نا ئەوە دەوری 13 ساڵی وانە لەگە حەمە جەزایە پێش مامۆستا حەمەی نێرگز مامۆستا حەمە جەزا حەمەی نێرگی شمە ناچ چونکە بەسفەتێک لەگەڵ کامیانە زووتر بوون بە هاوڕێ لەگە حەمە جەزا ڕەفیقی یەک ئەها هەر لە ڕێی هونەرەوە بوو یاخود دراوسێتی ناناوەکو دراوسێتی وەکو لەگەڕەکەیە لەگەڕەکەیە ئەو کاتە نە من گۆرانیمەوە ناویش گۆرانیەوە وای بەڵام من لە پێشەوە گۆرانیمەوە ئەو کۆردۆنی چیە بوو بەڵێ خۆی فێر کرده بوو سەمایی فێر بوو گۆرانەکانی حەسەن زیرەک و ماولیۆمانەی ئاشان بڵێین باشانەکە منی گۆرانیمەوە ئەی وێنەیەکت هەیە لەگەڵ کاک حەمەی نێرگز و کاک حەمەڕەوف جا ئەم کاک حەمەڕەوف کەرکووکی نییە بە ئەمە معلومکەین ئەم وێنەیە پێم بڵێ لە ساڵی چەندا گیرە چۆن گیرە ئەمە 86 گیرە کەواتە 37 ساڵ پێش 39 ساڵ پێش ئێستا بەڵێ گۆرانیەکەمە بوو ئەو وەختی خۆی ئەگەر نازانم وەختیەوەیە باسیەوە بکەم پێم خۆشە لە بەشی دووەمە باسی کارە هونەرەکە بکەین باشە هەریگرن بۆ کاتە بەڵام وەکو ڕەفیقایەتی لە مناڵەوە لەگەڵ حەمە جەزای ڕەحمەتی بە چ شتێکی مامۆستا حەمە جەزا سەرسام بوویت وەکو ڕەفاقەت وەڵای وەکو ڕەفاقەت وەکو ئەخلاق و ئەدەبی ئەخلاق و ئەدەبی ئای چۆن ینی من و ئەو دایمەش ینی شەڕە سوحبەتمانە وەکو هەموو هاوڕێشت وەسی لە سنووریش دەرنەچوون سوحبەتەکانتان لە سنوور دەرنەچوون وانە نەخێر مەسەلە تەلەفۆنم بۆ کرد لە بەغا بوو ئەگو دەستی لا بەمەی شەشە بەدەممە دەت لە تەلەفۆنانی بۆ سوحبەت و پێکەنی ئەوانەمان هەبوو مەسەلە زۆرجار گۆرانیمانەوە بۆ یەکەوە مار بۆ خۆمان بەیەکەوەمان باسی وێنەکەشی بۆ نەکردم گیان وێنەکەت بۆ نەکردم ئەوەی مامۆستا حەمە نێرگز و کە هەر سێکتان گوتتان لەگەڵ کاک حەمەڕەوف و ئەوانەیە با وێنەیە لە ناو سودۆی کەرکووکە تەلڤیزۆنی کەرکووک بەڵێ لێە بوون گۆرانیمان تۆمارە کرد من ئەم شەوانی شوانیم تۆمارە کرد لەگەڵ ڕەنج گۆرانی ڕەنج کاک محەممەیش گۆرانی بوو عوسماعەلی تەسیحەی سەریە و ئەوە بەڵێ کاک حەمە ئەی چاو چەشنی بازێک کەفەس هەڵوەرێ پەڕێ ینی ئەم شتانەمانە کرد ئەو ڕۆژێک کە ئەو وێنەیەمان کرد هێشتا تۆمارمان نەکرد ویشمان
دیکۆرات دروزەکرا و چۆنی بکەن و چۆنی نەکەن ئێمەش مەبەستت لە کاک حەمەڕۆ حەمەی نێرگزە چۆن مەبەستی لە مامۆستا حەمەی نێرگزە هەمەی نێرگز و حەمەڕۆی فیشە بێکەوەنەوە ساینەسێکمان بەڵێ هەر لە عینی و ئینامان هەرسێکتان هونەرمەند بوون حەمەڕۆ و گۆرانی چیەیە هەر ئاوازی خۆشی بوو بەڵێ ئەوەی تۆمارکە وڵای یادم نەماوە گۆرانێکی کا حەمەڕۆف کاک حەمەش حەمەی نێرگز چاو چەشمی بازی قەپاز بووە بزانم تەقریبی ئەوە بوو اینجا پێشەوە دیکۆریان دروزە کردوەکو سەر چۆن جەنابێ لۆکێشن دانیتوانە بەڵێ ئێمەش لەوێ ئەو ڕسمەمان گرت بۆیە وەکو یادگاریەک لە ناو ستودیۆ ئەتر ئەو وێنەیە لای من مایەوە چونکە کامێرەکەی من بوو لای من مایەوەیەکی نووسکەی چما بەوە لە ئەرشیفا باشیت بەڵێ باشە من دێمەوە سەر بە ئەرشیفکردنی یادگاریەکان لە لای جەنابتان بەس پێشەوە دەچمە ناوبەڕ وچان وەردەگرم پێت خۆشە وچان لەگەڵ چ دەنگێکا وەرگین یا چ گۆرانێکی جەنابتا وەرگین یانی کە خۆشم بێ بەڵێ دیارەوەی کە منی بە خەڵک ناسان زەماوانە بەڕاستی بێگومان چ یەکەم گۆرانی بوو یەکەم ئادایەکی جوانی هەبوو و گۆرانێش ئاوێتە بوو لەگەڵ خەڵکە دوهەمیش ئەو گۆرانیە هینی هونەرمەندی بڵێم چی گەورە فەتانی وەلیدیە گۆرانەکە هی بەڕێزیانە بەڵێ هی مامۆستا فەتانی وەلیدیە باشە یەکەم جارە وتوێتی فەتانەی وەلیدیە هەر بە هەمان ئاوازەوە ئاینی ئاوازە بەڵام شارەکە فەرقیە بەڵێ مامۆستا مەسەری خاڵەکەی وتۆتی دوایە و دوای هیچ من بەڵام هەرکە کوچێتی شیشتیا جیاواز کردویانی دەستکارێکی کردووە بەڵێ ئەیتری هەر کەسێک کردوێتی جوانکاریش چیا کردو بە قورجی خۆی بەڕاستی و گۆرانیە یەکەم گۆرانی بوو کە منی بە خەڵک بەس جەناب مڵکدارێکە بۆ خۆ هێشتاوە بەڵێ وانە ئەو گۆرانێ بۆ بۆ مڵکی جەنابتان زیاتر چونکە بەرکەوتنەکەی لە لای بەڕێستانەوە چوێ نێو خەڵکەوە بەڵێ وانە بەدەنگی بەڕێستان لەچمە یەکەم کەس لە تەلەڤیزۆن دەرچوو ئەو گۆرانی من بوو یەکەسیش تەلەڤیزۆنی زۆر کەمە باشە دێمەوە سەر ساڵ و کاتەکەی چۆن تۆمارکرا ئەوانە دواتر قسە دەکەم ناوبڕ وەردەگرم و دێمەوە لا دوریاکەی تۆمە دایم پەژارای لای دوریاکەی تۆمە جوانە کشکاڵە لەرزانەیە کیژی کوردانە شایە زەماوەندە خانە بەنداوانە ڕەش باڵە گیرەوە سێچی لەو باوانە ڕەش باڵە گیرەوە سێچی لەو باوانە
بس دڵنیام کە بەس دارم جەولەدای شێت و شەیدا دووبارە سڵاوتان لەبێت مامۆستا گوێمان لەم گۆرانی خۆشەوە ئەم گۆرانیە یاد و یادگەیەکی لای هەمومان دروست کردووە و ئەم گۆرانەیە مڵکداریەکەی جەنابتانی نێستا مڵکداریەکەی بووەتە یادگاری لەلای ئەو کەسانێکی گویان بۆ جەنابە گرتووە وانە کەواتە هاتوویت لە ڕێدەنگەکەتەوە گۆرانەیەکی تەقدیمی بیسەر و بینەرەکانێک کردووە یاد و یادگەیەکی زۆر جوانی لە چەندین زەماوەند و خۆشی و دڵخۆشی و خێزان و ماڵ و چەندین عەشق و ئەوانەشە هێشتوەتەوە پێم بڵێ ئەم گۆران ڕاستە هی مامۆستا فەتانی وەلیدی بوو باشە ڕاستە بە ئاوازێکی تروترا بەس چۆن ئیش لەسەر بەیەک ئاوازە بە یەک ئاوازە. وەکو میلودەکەی و هەر کۆیەتی باشە. شتیان نییە بەڵام وەکو شێعرەکان گۆڕاوە گۆڕاوە بەڵێ چۆن هەوڵتانە بەم تەکنیکە بچنە نێو خەڵکەوە چونکە وەکو وتان ئەم گۆرانی وترا بەس بەم شێوە نەچوێ نێو خەڵکەوە وایە. بەس بەم دەنگەی جەنابتان ڕاست و ڕاست ئاوێتە بوو لەگەڵ بیسەر و بینەرە با لە سەرەتایە و باسیەوە پێم بۆ خۆشە. بکەم کە چۆن ئەم گۆرانیە دروست بوو بەڵێ من چۆن چوومە کاری هونەریەوە دەتە دوایەوەی تەمەنێکمە بوو چوومە ناو کاری هونەریەوە چۆن چوو ئەنێ برادرمە وەکو ئەحمەد سالار ئەحمەد سالاری هونەرمەند بەڵێ، ئەحمەد بەڵێ. سالار بابا عەلی جەمالی حەمەن و قوڵان چەند برادێ بوون بەیەکەوە عوسمان چێوان حەمەی نێرگێز ئەمانە هەمووی هونەرمەند بوون هەر ئا. یەکە و لە بواری هەیە هونەرمەندی گۆرانی و هەیە شانۆ بۆ بۆیە هەیە بەهۆی ئەوەی بەڵێ. گۆرانی مانەوە لە بۆ ئەچوون بۆ سەیران لەگەڵ ئەو تیپە ئەومانە لەگە خۆمان بڵین بە جەماعەدە ڕۆشتین ئیتر ئەم هەلەیان کۆزیەوە بۆ من بەڵێ ڕۆژێک مامۆستا ئەحمەد سالار وتی و بنەچین بۆ کۆمەڵ جەماعەت با بچین سەرێ لە کۆمەڵ بین هەموو چوون بۆ ئەوێ کە چوین تیپی مۆسیقاوە مامۆستا نامدار ماوە نامدارخە لە داخل بەڵێ یادی بە کاک سەلاحی ماوە یادی بەخێر بێ وەڵا زۆریان ماون لە بەڵێ. مۆسیقەکان بەس ئەوەیە کاک شۆکەت و دوانسیانیشان ئەمریکای کردووە سالاری حەمەشکۆل و ئەوش ئەمریکای کرد یعنی مەجموعە بوون سات زۆر بەیان ماون چوونە ناو کەسەرەکەین لە ژوورێکە مۆسیقا لێ باشە کاک ئەحمەد سالار خۆی لە کۆمەڵ بوو مامۆستا نامدار موزیکی لێیە مامۆستا نامدار و کاک شەوکەت و سەلاحی برای نەی لێ و ئەها یعنی مەجلیسێکیان دروست کرده بوو بۆ نای هەر فرکە بوو ئەها تیپێکی بەڵێ کامل بەڵێ بوو بەڵێ کۆمەڵ بەڵێ بەڵێ بەس من نەچوو بوو مێشتا یەک سان نەشم دی بوو ئێتەکە چوینە ژوورەوە خۆی ئێواران لە بەیەکەوە داهەنیشتین جەماعەت من و کاک ئەحمەد سالارۆمانە ئەیتر سوتفەوتی بۆ ئەمە ئاسرە نەچین سەرێ لە کۆمەڵ بین ئەوش دەوری تێ هەبوو لەوێ لە پیسکەی تەرپیر و ئەوانەی هەبوو لەو کاتەوە زانم ئەوە بوو یان چێز بوو شتێکی وا بوو باشە ئەیتەکە چوینە ژوورەوە مۆسیقان لیاومانە و ملێکی کاک شۆکەرەشی یادی بەخێر خوافکە وتی وەرچی وەرە سالار وەرە ژوورەوە وتی وەڵام میوانێکم بۆیە ناوی زۆر خۆشەویستە لای ئێمە وتی چیە با بێ وەڵا چوومە ژوورەوە وتی ئەمە وتی سەڵاتوەڵێ وتمەرە وەڵا ئاخر برایکی کاک شەوکەری سەج ماوە ئینشەڵا تەمەند درێژ بێ تەمەند درێژ بێ بەڵێ شەریکم بوو لە ئیشا شەریکم بوو بەڵێ. بەهۆیەوە ئەیزانی کە من شەریکی براکەیم و هات چۆ باشە وتی چییە مەسەلە وتی دەنگی زۆر خۆش تێ باش ئێمە بۆ جۆمان لە دەنگە نەبووە کاکە تایسا کوڕەکەی من گۆران باش خەباتی ژێرزەمینی و کردووە تۆ لە مەکتەبەوە دەسێ پێ بەڵێ وانە وەڵای تر وتی وەرە کاک وەرە ژوورەوە زۆریان لێکردم گۆرانیەکەم باشە گۆرانیشی مامۆستا
خالقی باش مامۆستا مەزەری خاڵ گۆرانیشی ئەوە وت وتی خۆ گۆڕانکاری تیان نییەوە چییە بۆ خاتی خوا و سەڵاوە قورعانە ئەبێت تۆ لەم تیپایشکی وتم بابم تااقەتیەوەم لە شۆ بوو هەمچووق و مۆسیقا یانە بەم شێوەیەوە بەس پێشە خۆش بوو ها نەوەڵا پێ خۆش ینی وەکۆی حەزی لێ بکەم ناچمەناوە چونکە ئەزانین لە چی بۆ ئەفوو جارێکەکەم شەرمەکرد دووەم تەریقە بوومەوە بەنەوەی ینی ئەوە هۆکارەکان بوو کە نەچی بەڵێ ئەو بە من ناکرێ و حد ناتوانەوە بکەمەوان دانیشتون تەمرینەکە من لە ئیشم ئەوە ناکرێ وەڵاوەتی بەخواوی تیانە ئەوە ناوە تەجی لەکرێت لێرە و ئەبێ هەموو هەفتەیە 3 ڕۆژ بێت باشە دەوامیشی بۆ دانایت باشە وەڵا بە هەمویان تەبان کاک نووری وەشی خوافی کەخوا وتی ئەو چییە هاتەژوتی و چیە کەوتی کاکەوە خێر بێ کوڕی باش ئەم دەنگە خۆشەیە بۆ خۆشاتێتەوە ئایتر ڕاستە ئەوە تەژێ سۆنیە چۆنڵی هانتدان زیاتر ئەتە هانیان نام کە چمە ناو ئیشەوە وتم باشە با بە وعد بێ ناوێن تۆمار کردم هەفتاویە ساڵی 1970 بەوەت من چووە ناو کاری هونەریەوە بەڵام لە پاش یەک هەفتە گۆرانیان بۆ گۆرانی مۆ توانیش مۆسیقان لێ من ڕۆژشیان دووسێ مانگیش پێ چوو بەخوا دوومان بوو ئازام ئەم گۆرانی زەماوانە باشە ویستم وەڵا چۆن ئامە بڵێم وتم زۆریان بەست بەلاوە سیر شعرەکەی لەبەر بوو شعرەکەم لە ئەو چیانەی خۆیم لەبەر نەبوو باش شعرێکی فۆلکلۆر بوو چەند کۆپلێکم ناوە بێ ڕاستە دیاڵاوێم جارە ئەومان بۆ بڵێ ئەو تەمرینیان بۆ کرد بە مەزبوطی چونکە لەسەر شانۆ تەقدیمەکرا بڵین تەمسیلی باشە لەسەر مەنەسە لەسەر لەسەر مەسرح کە وەختێک ناچوونە ناوەوە ئەو مەشەتە تەواو بوو بۆ دیکۆر گۆڕین کورسیە برایە بەردەمی مەسرحەکە مۆسیقی دانیشت و گۆرانی بێش گۆرانی و مۆسیقا گۆرانی لێ تا دیکۆرات تەواوی ژوورۆی مەشەدی دووەم بڵێن گۆرانیەوە تا جاریواوە 3 گۆرانی 4 گۆرانیەوەترا هی من و حەمەینە زۆر سمانی ئەو کاتارەوانە بوو زۆر نەبوو بێگومان بێگومان بەم شێوەیە بەڕاستی بدیانە سەر شانەوە ئەو گۆرانیە ئەوەی پێ نەچوو ینی هەمووی نەیکردە 6 مانگ وتیان نەبێن بۆ تەلەڤیزۆن وەڵای چوین لە بەغاتە تۆمارمان کرد بە سەوت و سوورەوە ئێستا جوان زانستایە شەوی بەراتی عوسمالی باشە لەگەڵ ئەوەی ئەو گۆرانی من لەگەڵ شتێکی کاک محەممە بوو زۆر باش یادم نیاز توش دزدا چیرە زایی بەبێ بێگومان تەمەنە زۆر جامەش خۆڵێتی ژیانیشە بێگومان بەڵێ وەرحاصل و سێ گۆرانیەمان هەبوو تۆمەرمان کرد گۆرانیی ئەحمەق شوشەشی خواافریکاویش بەڵێ ئەو گۆرانیشمان تۆمارکەیان 4 گۆرانیمان تۆمار کرد ئەو ڕۆژە ئیتر ئەمە هاتینەوتیان تا مۆنتاجە کردی و عەرزەکرێ پێچێ جافیا لەنەو کاتەوە بوو وەکوی ئێستا نەبوو لە شەو ڕۆژەکە ئیشێکە بۆ بکە ڕاستە وەڵامەش ڕۆژێک ئێوە ئاسر بوو تۆزێ لەمە درەنگتر چاخانی حاجی عەلی جاسووسیان پێ لەم ریزە دروست بوو بۆ ئەم نەکەشێ مەحمولە شوێ ینی لە بەرامبەر شەعب بۆ سەرەوە ئافری ڕسمەکەی شێ مەحمولە شوێ بە 100 جادەکە بەرامبەر 100 جادەکە چاخانە تەنیشت
نوری علی کۆنەگەر بیست بەڵێ بەڵێ تەنیش لەو بوو چاخانە ڕاست. تقریبا ئەم سەر سوچەکە بوو ئەم نوری علی ئەم گۆرانی ئەمە چوین لە چاخانەکە دانیشتین ئاسران نشوونەوێ تەلەڤیزۆنی شێ بوو تقریبا ئەوما بوو مەقێ و بەڵێ چوو بوو داینابوو لەو تەکایەمە دانیشین تۆزێکی پێچوو گۆرانی دەرچوو ئێستا شێوە سەڵامەژی و گۆرانی چاوکات تەقدیمە کرا وایە. نەکوت و کوڕی بە مشتاقیەوە دانیشتی آه. بەڵێ بەڵێ وڵات من بچوو بوومەوە لە ناو خەڵکیا و چوار پێنج برادەر بووین وتمەرە وەڵاو چی بۆ قورئان تەلەڤیزۆنەکە نایگەمە ماڵەوە ئێستا تەلەڤیزۆنێکی بچووکمان نەبوو چواردەکە دەم بەڵێ وتم ناگەمە ماڵەوە ڕەش و سپی باشە هەر ڕەش پێ بێگومان ڕاست وەڵا کاکە دەرچوو برادەری لە پێشەوە دانیشت وتی ئای لەو طبعاً بەجنێ بێ بەڵێ بەڵێ نەسی خۆی ئەمێ بەڵێ ئێمە چیە ئەمە نەشی زانی جەنابتی نانەی زین لە پشت ئێ. هیچ برادێکی نییە خەریب و پێ بڵێ قسەی نەکرد لەبەرەوەی تەریق نەبێتەوە عوسمانی لۆ لامۆدانیشت و ئاوایکی لێکەوتیەوە خۆیەتی باش کابرا هەر هەتا و چۆ دەرەوە بەزاتی وایە تر ینی جوان هەستێکی خۆش بوو بەس مامۆستا هەر زۆر وانە یەکەم بەرهەمت بەو شێوە پێشوازی لێ بکرێت وایە وانە هەر عجیب بوو عجیب ینی ئیتر جاریوا بوو ئاهاتمە بازار سێرەکەم لە سینەما لێن لە چاخانەکان لێن وەکو لای خۆمان ئێستا دەڵێن ترێنتەکەی ئەو کاتە ترێنتی ئەو کاتە گۆرانەکەی جەنابە باشە مامۆستا من حەزەکەم زیاتر لەگەڵ جەنابتا بێنمەوە لەم بەشەدا بەڕێزە بەجێ دەهێڵم بەس ئەگە شتێکی مناڵیت هەبێ با لەم بەشەدا بەجێ نەهێڵم پێم باشە لە زاری خۆتەوە باسی کەیت باشە چکۆ لە بەشی دوم داڵوانێت دەرفەت کەمتر بێ بۆ قسەکردن لەسەر وێزگەکانی منداڵی و ئەو ژیانە سادە من شتێکم لا گرنگە پەیوەندی لەگەڵ دایک و باوک تا چۆن بوو و ئەوان تا چەند پێشوازیان لەو کارە باشانە و لەم منداڵە زیتەڵ و زیرەکە دەکرد کە لەلایەن ئەوانەوە هاتەوە بوون و پێیان گەیاند من ئێستا حەزمەکە ئێستا خوشک و برایان لێرە بوون خوشک و برایەکەم ماوە یاخواتە من درێ حەز بووین لەگەڵ تۆوە حەزمەکە لێرە بوون بۆی بزان چۆن قساکەم و بیان بوتمانی تەییدیان کردمان بیان تاوانێ من مناڵێ بووم بەڕاستی لەگە باوکمە زۆرێک لەگە دایکما زۆرێک ئاجوول نەبوو هەر ئەوە ئێستا هێ من بوویت بێدەنگ بوو باشە بە سعات دانیشمایە کەس قسەی لێ ناویست ینی وا خۆشیانی وسم بەڕاستی ئەنوی نابێ وابێتەوە ئەبێ دوو قسە بکەیت کوڕم بۆ چێوەکەی وەزا دانیشی لەو چوچای تر ئێوە کاکەجان سوالم لێ بکە جواب بم جوانە چی دێ باوکە جواب بدەێمەوە یان دایکە جواب بدەێمەوە هێتا لە خۆمەوە چی بڵێ هیچ نییە بیڵێم یعنی ئاوا بوو خۆشیان ویستم برا کوشەکانیشم هەمووی هادێ و لەسەر خۆ بوون مەشهورن لە سێمانیا ئەوەی یاخواتە من درێژ بەڵێ بەڵام من زیاتر لەوان هێمنتر بوویت بێدەنگتر بوو بەڵێ جا زیاتریش هاتن بە لای منەوە کاسپی ماڵەکەش منم کرد بەڕاستی خۆم لە یان لە قوتابخانەم واز لێنا بەڕاستی دویم تەوەسە تەپم پیان یابەدووە هاتمە دەروێتە تەواو دەستم کرد بە ئیشی حڕیانی کرێکاری بە کوڕێکی وەسا بووم دوایەوە مقاوەلاتمە کرد دوایەوە یعنی ئاوا بوو شمەکە مەترەکاری مەکرد هەتا هێشتا حەوت شتێکت کردووە پێ بوترێت پەشیمانی لە بەرامبەر باوکو و دایکتا من هیچ شتێکم نەکردو لە ژیانما فکرم بێ لێ پەشیمان بم بڵێمەوەم بەرامبەر دایک و باوکم کردووە و هەر کارێکیم کرد بێ لێ پەشیمان بڵێ هەر کارێکم کرد بێ
قەت لێ پەشیمانی سا هەیەڵێ خۆزگە کرێکاری نەکردا خۆزگە مامۆستا نەبوو ما خۆزگە ئەمی ئیشەم نەبووە یان خۆزگە لە فڵان شۆ من بەڕاستی هیچ کارێکی خۆم پەشیمان نیم هەچیەکی بێ حتا مردنیش بێڵێم یاخۆ بەخێوی مشکلەیەکم نییە لی نەترساوی لێ ناترسم قەتیش لێ ئەم ئیرادە چۆن دروستە بێ مامۆستا جان ئەم ئیرادە و هێزە چۆن دروستە بێت وەڵی من لە مناڵیمەوە هەستێکم پیا کردووە بەرامبەر خودی خۆم و دەور و پشتەکەم زایدەن ماڵەکەش ڕاست هەستێکم پیا کردووە مادەم هەموو ئینسانێک ئەمرێ لەبەر خۆتی بۆ نیگەران مەکە لە هەر ناخۆشیەکە بوو احتیاجی خۆش ئامادە کردووە بۆ هەموو قۆناغێک جان خۆش ئامادە کردووە بۆ هەر قۆناغێک کە بێتە پێشەوە یا چاوەڕێی نەکەیت و بێت وانە کێشت نابێت باشە ئەمە شۆڕ بوویەوە بۆ ئەم خێزانی کە ماڵی باوکت بووە شۆڕ بوویەوە بۆ ئەم خێزانی کە ئێستا هەتا باسی خێزانە هوەرەکەی جەنابتانەکەم کە دروستت کرد و هەوڵتدا لەم هوەرەدا منداڵەکانیشت بوونیان هەبێت و کاریگەریان هەبێت لە بەشی دووەمدا درێژە بەم قسانە دەدات باشە لەسەر زنی جەنابتان وەڵی من جاجاری حەز ناکەم باسی وشتی وا بکەن چونکە ئەکەوێتە نەوەیەکەوە من باشە مناڵم خۆی حەزی کردووە گۆرانی بڵێ اختیاری بووە منیش مەبەستیم لەوەیە پێم نەوتوە ئەو ئەبێ بڵێ باشە ئەبێ گۆرانی بڵێ یان مۆسیقال بەس مامۆستا کاریگەری جەنابیشێت هەر لەسەر منداڵ دروست دەبێت بۆ نمونە باوکێک حەزی زۆر لە خوێندنەوەی کە دەستی پێکێت بەڵێ تی دەکەیت وانە تەژێش بەڵێ وەڕێگەکەشی پیشانەی وە سەختی و ئەوەشی پێ مناڵێکمە بوو ئاوانی ناوبوو لە سوی دەیستا تەمەنی هەیە تەمەند درێژ بێت گۆرانی و لە تەلەڤیزۆنی کوردستان تیڤ کوردستان تیڤ بەڵێ گۆرانیشی وت خۆم گۆرانی بێژ بوو بەڵێ بەمنینەوە ڕۆژە کاتەوتی وەڵا باوکە تەمرینی گۆرانیم کردوتم دە هاڵە دەیبا پێش خۆش بوو لەلایەکەوە چون ناناوتم دێ هاڵە دەیبا ببینین یانیەوە نەبێ گاڵتەی پێ ڕاست ئەوە تەژێبەستم ئەمەیە بمبورە مامۆستا من مەبەستم ئەم نەستەی جەنابتەکە باسیەکەی باوکێک بوویت دڵسۆزانە ڕۆشنبیرانە هەوڵیاوە خێزانێکی بەم شێوەیە دروستکەی من مەبەستم ئەلەمەیە دەچمە لێرەیان بیسەر و بینەر بەجێ دەهێڵم لە بەشی دووەمدا لە هەفتەی ئایندەدا لەگەڵیانە دەمێنینەوە بۆ قسەکردن لەسەر وێزگەی سەرکەوتنی کارە هوەرەکانی جەنابتان سپاس بۆ جەنابتان کە لەم بەشەدا لەگەڵ بەڵێ بیسەر و بینەر سپاس بۆ ئێوەش کە تاوکات لە بەرنامەی ئێستاتیکاوە تاوکات لەگەڵماندا بووین بە هیوام تەندروست بن لەگەڵ مامۆستادا لە هەفتەی ئایندەدا دێمە وڵاتان بۆ درێژەدان بە بەشی دووەمی سەرکەوتنی کارە هوەرەکان و دەستپێکردنی ئەو کارانەی کە لە هوەر و گۆرانی وتندا خاڵی کردەوە.